دارستانەکان دادەنرێن بە یەکێک لە سامانە سروشتیە گرنگەکانی سەرڕووی زەوی کە هۆکاری بەردەوامی پێدانی ژیانی مرۆڤایەتی و گیان لەبەرانە. گەورەترین کارگەی سروشتیە بۆ بەرهەمێنانی ئۆکسجین، کارە ئەمەش نهێنی دروستبوونی ژیان و بەردەوامبوونیەتی. سەرەڕای سوودی زۆری دارستانەکان کە بەهاکەی بە هیچ پێوەرێک هەژمار ناکرێت، مرۆڤ کەوتۆتە لە ناوبردن و شێواندنی دارستانەکان. بە پێی ڕووپێوی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان کە لە ساڵی 2015دا ئەنجام دراوە، 2,327,000 دۆنم دارستانی سروشتی و 35,000 دۆنم دارستانی دەستکرد هەیە کە تەنها لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا زیاتر لە نیوەی لەناو چووە. بە پێی ئاماری ڕێکخراوی ملەکەوەش بۆ پاراستنی ژینگە، تەنها لە سنووری دارستانەکانی پێنجوێن کە فراوانترین ڕووبەری دارستانی سروشتی هەیە لە سنووری پارێزگای سلێمانی ساڵانە زیاتر لە 20,000 درەختی سروشتی لەناو دەبرێن. لە دیارترین ئەو هۆکار و مەترسیانی لەسەر دارستانەکان هەن، وەک سووتاندنی دارستانەکان لەلایەن هاوڵاتیان و هەردوو وڵاتی ئێران و تورکیا، گۆڕینی ڕەگەزی دارستانەکان بۆ زەوی کشتوکاڵی و شوێنی نیشتەجێبوون و پرۆژەی جۆرا و جۆر، کانەکانی دەرهێنانی بەرد، خەڵووسکردن و بازرگانی بە درەختەوە، بڕینەوەی درەختی دارستانەکان وەک جێگرەوەی سوتەمەنی. ئەمە یەکێکە لەو کێشانەی ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان و سەرما لە ناوچە شاخاوی و کوێستانیەکان سەر هەڵدەدا بە پاساوی دابەژنەکردنی سوتەمەنی و گرانی نرخەکەی. ئەمەش مەترسیەکی گەورەیە لەسەر دارستانەکان. بڕینەوەی درەخت و لە ناوبردنی دارستانەکان بە هەر هۆکار و پاساوێک لە یاساکار پێکراوەکانی باشووری کوردستان و عێراق بە تاواندانراوە. بە گوێرەی مادەی 21 لە یاسای ژمارە 10 ساڵی 2012 تایبەت بە پاراستنی دارستان و پاوان، سزای بڕینەوەی درەخت لە پێبژاردن بە 3 ملیۆن دینار بۆ 5 ملیۆن دینار دەست پێ دەکات. هەندێک جاریش زیندانیکردنی کەسی تاوانبار کە ماوەکەی لە ساڵێک زیاتر نەبێت. بێباکی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە چاودێریکردن و پاراستنی دارستانەکان و جێبەجێ نەکردنی یاسا و ڕێنمایە ژینگەیەکان بۆ بەهۆی لە ناوبردنی بەشێکی فراوانی دارستانەکان، ئەو بەشەی دیکەشی کەماوە بەرەو لە ناوچوونی تەواوەتی دەچێت.